بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان وخشوستانم لخزمة كتابنا يابي الذريعة إلى مكارم الشريعة راغبی ئەسفەهانی ژیان بەسەر ئەبین. دیارەیەکێکە لە کتێبە زۆر گەورەکان لە تەسکیە و تەربیەی نەفسە و دروستکردنی ئینسانە. لە کتابی عەقڵ و علم و نوتق و ئەوەی پێوەستە بەوانەوە دەرسی پێشوو باسی ئەوەی بۆ کردین صدق و کەذب، لەکوێ صادقیەت کە صفەتی هەرە بەرزی ئینسانەکە لە نعمەتی زمانی ئینسانەوە دەرئەچێ و باشترین صفەت لە ئینسانە ڕازگۆیەتیە، و لە شوێنێکە و چ کاتێکە دروستە ئینسان لە ڕاستەتی لا بدە و خراپەی کەذیب و ئەوانەمان باس کرد. ئەمڕۆ باسی ذیکری حەسەن ئەکا. طبعاً طبیعەتێکی ڕاغب هەیە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە مۆزوعێک باس ئەکا زۆر بە وردی باسی ئەکا، باسی بەشی خراپی و بەشی چاکیشی ئەکا، يعني ڕاگیرکردنێکی زۆر جوانی هەیە. بۆیە ڕەحمەتی خوای لێبێ لە ذیکری حەسەنە ئەفەرمێ محبة الذكر الحسن أشرف مقاصد أبناء الدنيا. أهل الدنيا خلق الدنيا يا دنيا ويكان گەورەترین مەبەست لایەن ئەوەیە کە خەڵک و باشە باسییان کە زۆر ئەو بەلایەنەوە گەورەیە، بەڵام لەگەڵ ئەوەش ئەبێ بزانین مەسەلەی باسکردنی خەڵک بە چاکە بەشێکە لە فیتڕەتی ئینسان. ئینسان لە ناخیە داوای ئەو ئەکە کە خەڵک باشە باسی کە. ئەفەرمێ وهي في جبلة الناس من خصائصهم. تایبەتمەندی ئینسانە کە ئینسان تەڵەبی ئەوە ئەکا، ناخی هاواری ئەوە ئەکا کە خەڵک باشە باسی کە. تەنها لە ئینسانیشە ئەم حاڵەتە هەیە کە پێی خۆشە خەڵک بە چاکە باسی کە. لەناو هەموو گیاندارەکانە تەنها ئینسان ئەم تایبەتی هەیە. هیچ ئاژەڵێک نییە یا با بڵێن هیچ گیاندارێک نییە پێی خۆش بێکەوە باشە باس کرد. تەنها مرۆڤە ئەم تایبەتمەندیە گەورەی هەیە. ئەفەرمێ یەکێک لە شاعیرەکان وتێتی حب الثەنائی طەبیعەة الئینسان. بەشێک لە شعرەکەی نیودێڕێکی ئەمەیە، حبی ثەنا و باسکردن و پیا هەڵدان ئەمە بەشێکە لە طەبیعەتی ئینسان، بەشێکە لە ناخی ئینسان. ئینسان عاشقی خۆیەتی، تەمان خۆی زۆر زۆر خۆشەوێ، ناوی خۆی خۆشەوێ، ڕەنگی خۆی خۆشەوێ، بەلەدی خۆی خۆشەوێ، وڵاتی خۆی خۆشەوێ، زێدی خۆی خۆشەوێ. بڕوا کە جاری وە ئەچی بەلای لادەی ئاوایە لە دڵی خۆتاڵێ برا ڕابێ ئەمە کێتیایە بژی. لە طەبیعەتی تۆ ئەو هەیە. کەسی سوبحان الله خودی ئەو لادەیە و ئەو شوێنە خەڵکێکەیە بز بە بز پارەی پێدا، ماندوو ئەبێ هەتا وەکو شوێنێکی دەسەکەوێ، چکە حبی هەیە بووی. عینەن لە حب و عشقی ئینسانە مەسئلەی پیا هەڵدان و بە گەورە سیرکردنی ئینسان و ثەناکردنی ئینسان. ئەفەرمێ وەلەولە الکەلیف به، خۆ ئەگەر ئەم عاشقەی ئینسان نەبووایە بۆ پیا هەڵدان لەما ظهرت العدالة من أكثر الناس. عدالت دەرنەئەکەوت، لە زۆرینەی خەڵکا دەرنەئەکەوت. کەوابوو ئەم طەبیعەتەی ئینسان کە بریتیە لە خۆشەویستی پیا هەڵدان و های لێ ئەکا هەندێک جار کاری حەسەن و کاری جەماڵی زۆر جوان جوانی گەورە گەورە بکە. خۆ ئەگەر کەسێک نەترسێت لەوەی خەڵک سەرزەنشتی کە و خەڵکیش پیا هەڵبدا هیچ گوێی نەداتێ، ئەوە هیچ عیلاجی نییە. فەرمێ ئیلا نار ئەو سەیف، یا شمشێر عەقڵیەکە یا ئاگر ئەبێت داخیکە، هیچ ئیسفادەی نییە. ئەگەر کەسێ پێ هەڵدانی پێ گرنگ نەبێ، سەرزەنشتی پێ گرنگ نەبێتی لە ئینسانیەت چۆتە دەرەوە، تەبعەکەی ڕۆشتووە. ئەی بەچی هانی بدەی، ئەی بەچی وای لە بکەی چاکاری بکە. کەەوە بەشێک لە دەرکەوتنی عەدالەت بەهۆی چیەوە ئەبێ؟ ئەوە ئەم پیا هەڵدانەوە ئەبێ. هەندێک فەرموویانە وتویانە ئەو کەسەی کە قەبیحێک ئەبینێ، شتێکی ناشرین ئەبینێ، ئەو شتەی کە قەبیحە و لێ ڕائەکا و پاڵی پێوە ئەنێ بەرەو چاکەکاری، تەنها چوار شت ئینسان والی ئەکەن کە لە خراپەکان دوورکەوێتەوە لە ناو چاکەکان نابێ. ئەفەرمێ یەکەمیان عەقڵی. طبعاً عەقڵی ئینسان ئەگەر ئینسانێکی کامڵ بێنێ، عەقڵی حەز ئەکا شتە باشەکان کە و لە خراپەکان دوورکەوێتەوە. ئەگەر دینیش نەبێ، فطرەتی ئینسانیەت ئەوەیە، عەقڵی داخوازی ئەمەکە.
ئەگەر مەسەلەی عەقڵیش نەبوو مەسەلەی حەیا زۆر کات حەیا و شەرم وای لێ ئەکا لە زۆرێک لە خراپە دوورەکەوێتەوە حەیا وای لێ ئەکا هەندێک چاکە بکە پێی شەرمە ئەم ڕقەمێک نەبێت لە ناو خەڵکە ئەفەرمێت دوای ئەمە مەدح و هیجا پیا هەڵدان و سەرزەنشتکردن ئەمە وای لێ ئەکا چوارەمین دانەکە پاڵی پێوە ئەنێکە خراپەکان دوورکەوێت و چاکان جێبەجێکە ئەفەرمێ غەیری ئەمانە چوارەمین دانەبرێتێ لە تەرغیب و تەرهیب یعنی عەقڵ و حەیا لەگەڵ مەدح و هیجا لەگەڵ تەرغیب و تەرهیب تەرغیب و تەرهیب چییە؟ هەمیشە باسکردنی فەضائیلی شتێک و ترساندن لە شتێک وەکو لە فەرمایشتەکانی پێغەمبەر صلی الله عليه و سلم زۆر هاتووە ئیمام منذری کتێبێکی نووسیوە بە ناوی التەرغیب والتەرهیب هاتووە باسی ئەوەی تیا کردووە ئەمە هەر شتێک نینۆکردنێک کۆمەڵە پاداشتی لەسەرە نەکردنی کۆمەڵە سزای لەسەرە باش ئەم پاداشت و سزایە وەها ئەکا لە ئینسان هەندێک جار بەرەو ئەوەی ئەباکە چاکەکار بێت و لە خراپەکان دوورکەوێتەوە کەوا بوو جاری وایە ئینسان عەقڵی وای لێ ئەکا کە لە خراپەکان دوورکەوێتەوە جاری وایە ناوەڵە حەیا و شەرمی وای لێ ئەکا ناوەڵە جاری وا هەیە زۆر حەزی بەوەیە کە خەڵک باشە باسیکە بۆیە کاتێک کە مناڵ پەروەردە ئەەکەی لایەنی عەقڵەکەی هێشتا متەکامل نەبووە ئیمامی غەزالی ئەفەرمێ ئەگەر مناڵەکەت ویستە پەروەردەکەی هیچ صیفەتێک نەتوانیت یا دروستکە یەک صیفەتێت یا دروست کرد مناڵەکە بردووەتەوە حەیا ئەڵێ بەس مناڵەکە وا لێ بکەی شەرمکە بەس چونکە شەرم لە پیا هەڵدان و لە سەرزەنشتیش باشترە ئێستا ئێمە مەسەلەن مناڵەکەمان ئەگەر هەڵەیە بکە مەسەلەن سەرزەنشتی ئەەکەین چاکەی ئەکا پیای هەڵ ئەدەین باش ئەمە هاندەرە بەڵام لەوانە هاندەر بەهێزتر حەیا ئەگەر بتوانی لە مناڵیا بچەسبێنی وای لێ بکەی شەرمکە لە گەورەتر لە خۆی شەرمکە طبعا لە ئەمڕۆیە فەلسەفەیەک هەیە زۆر باسەکرێت کە مناڵ ئەبێ بکرێتەوە مناڵ کرانەوەی سنووردارە نابێت لە حەدی خۆی تەجاوزکە ئەگەر نا حەیای نامێنێ کە حەیای نەما تەرغیب و تەرهیب ئیسفادە لێ ناکە جاری وا یەک دنیا بە مناڵێکە هەڵەدەی گوێ نادات جارێک بە بیرمە کۆمەڵە ماوەسا کۆبوونەوە کێشەیان لەگەڵ تەڵەبەیەکە هەبوو دوای مشۆرەت و ئەمانە چی بکەین لەم تەڵەبەیە چۆن مامەڵەی لەگەڵا بکەین وەصف و سەناتە کرد هیچ گوێی لێ نەبوو سەرزەنشتێک کرد هەر گوێی لێ نەبوو کورە ئەو دەرەجە تێم هیچ ئیسفادەی نەبوو کورە لێ تێم هیچ فائیدەی نەبوو کەوابوو تو ئەم حاڵانت ڕۆشتووە چی ماوەتە حەیا و عەقڵ ماوە یا عەقڵیشە هیچ گوێ نادات مەسەلەی شەرمە زۆر کات ئینسانەکان ڕاگیرەکە بۆی ڕەحمەتی خوا لە ئیمامی غەزالی بێ کە زۆر تەرکی لەسەر مەسەلەی حەیای مناڵدانێ یعنی یەکێک لەو شتانەی کە ئەمڕۆ ئێمە ئەتوانم بڵێم مەسەلەن سنوورەکەی شکێنراوە بریتێ لە حەیا ئای جاران بیرکەنەوە پیاوێکی پیری ڕیسپی ئەگەر بە ڕێگایەکە ئەڕۆشت ئەگەر کۆمەڵی گەنج لێ بوونە هەر هەموویان لە بەری هەڵەسانە جۆرێک مامەڵەیەکی تایبەتی تەندروست لەگەڵ ئەم کەسە ئەکرا کە بە عومرترە یا لە مەجلسێکا پیاوێکی گەورە دانیشتە قەت مناڵی قسەی نەئەکرد ئاداب دادرا بوو شەرمی ئەکرد ئەم شەرمە وای لێ ئەکرد لە زۆرێک لە خراپەکان دووری ئەخاتەوە وەهانی ئەدا بۆ چاکەکان حەزەکە ئەویش لە مەجلیسا وەکو پیاوان بێ وەکو گەوران بێ کە ئەمە خەسڵەتێکی زۆر گەورەی لە ئینسانەکانە بۆیە ئەفەرمێ بەشێک کەوا بوو بەشێک لەوەی کە ئینسان ئەگەڕێتەوە لە خراپە بریتێ لە پیا هەڵدان کەوە پیا هەڵدان خۆی بۆ خۆی خراپ نییە هەندێک جار مەدحی حەسەنی ئینسانێک کە ئەەکەی خۆی بۆ خۆی سوود ئەگەیەنێ بە بەرامبەرەکە هەندێک تر فەرموویانە ئەگەر کەسێک ذەممە کرد سەرزەنشتێک کرد هیچ گوێ لێ نەبوو مەدحیشی کرد هەر گوێ لێ نەبوو پاڵی پێوە نەبوو چاکۆیش لە خراپە ڕای نەگرت ئەفەرمێ فەهوە جەماد ئەو بەهیمەت هەندێک لە فەیلسوفەکان وتویانە کاکە ئەم کەسەی کە ئەگەر پیاتا هەڵدا بە پیا هەڵدان بەرەو چاکە نەچوو زەممە کرد سەرزەنشتێکی لە خراپە نەگەڕایەوە توێنە ئەمە جەمادە وەکو داروایە وەکو بەردوایە بەهیمەت ئاژەڵەتەوە ئەمە لە ئینسانیەت چۆ دەرەچووە طبعی ئینسانیەتەکەی ڕۆشتووە ولأجله تنازع الناس الرياسة والمنازل الرفيعة هر لبر أوي بيا هالدانا خلق محاولة أكا بليشي برزي كومالاياتي هبه بليشي برزي سياسي هبه بليشي برزي علمي هبه بليشي برزي باشا ناو بنمالي خوي هبه هر شوازك لشوازك كان لبلا برزي بوشي حزي بي أكا لبر أو بيا هالداني هبه خدي الثناء بيا هالدان لخدي خويا خراب نية ويفرمي وليس الثناء في نفسه بمحمود ولا مذموم أفرمي نتشاك نخرابة أو مقاصدي إنسان كان إيقوري ما بس إنسان كان هندي جار علين والله بيا هالدان خرابة أبيني مثلا شاعرك أبيني دربارة
بو أم سلطان وبو أو سلطان وبو أبيتر الشعر الله لسرية بيانا هل أدا ذمي أكين الله خرابي كر وقلنا أصلي بيا هلدانك خراب نية أم كباري بيا أكا خراب يا عالمك أبيني لبردم سلطانة أكا بهمان تشن بس سلطانك هل أدا عينا أما كتوشي أم خلل جورة أبين كابو ما بستي إنسانك ذم ومدح تيك أدا بسريك مقاصد كان وها أكن باشا خراب يا خرابني سيدي إبراهيم كان عليه السلام طبعا دعائك سيدنا إبراهيم هي زور قوري أفرمي واجعل لي لسان صدق في الآخر خواجان وهام ليبك لدواي خوم خلق زماني بباشا بران برب من بقر ويشك للسر كان إما للتحياته هميشه باسي إبراهيم كين عليه السلام للصلوات كان معنا لقد الصلوات مثلا وبارك على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد وبارك على سيدنا إبراهيم وعلى آل سيدنا يعني كما صليت على إبراهيم كما سلمت على إبراهيم نبي إبراهيم عليه السلام زوره يعني أو قبلوني دعاكيتي واجعل لي لسان صدق في الآخرين خواجان طبعا عرب قصي كان هي الله بلغني لسان فلان زماني فلان كسم بيجيشتوه يعني شيء يعني مدحي فلان كسم بيجيشتو خواجان مدحي من بخرسر زماني خلق لدواي خو أواني كآخرين لدوا وين حتى هالرجي قيامت مدحي من بخرسر زماني كهو مدح خوي بخوي باش أو تا إبراهيم عليه السلام يشيق لدعاء كان أو خواجان وامليبك كخلق مدحمك كهو إما زور كاد لمسألة مدحو أوانا زور صلاة كينا بلام كاتك وردي أكيد ومسألة مدح سيرك بشيك لفطرتي إنسان بوي إبراهيم عليه السلام أم دعاء جوانك أفرمي الراغب اجعلني بحيث أفعل ما إذا مدحت به يكون مادحي صادقا واجعل لي لسان الصدق يعني خواجان كاركم بيبكى خلق كمدحكم أكا قصكن يعني الراس درس يعني أو يشم زي بذكر ذي السلام بيانا أبا الضيفان هميشه يادي أكين كشن ميوان داري كلو شن كاتك أم قصة أكين لساني صدقة عندي العلماء فرميان أجر أتبع قصيش الركب كيت لساني صدق به باسيك سيدنا إبراهيم حتما لساني صدق يعني خواجان وانكي لخلقي هذا علماء يكون زور قرين جنب من داب رجك سيدنا أبو حنيفة رضي الله رحمته خويا بلاغكم الله خلق أروى يلي نفرق الله باب أبو حنيفة ناس هالنازنك كان نعماني كوري ثابت أو بيا عظيمة هموش صدرك عاد شو نيجك يا أبو حنيفة أمينية ببهل الرأك لو شو صدرك عاد نيجك على بو أو زماني خلق درونك برام أو إيش جبزيك ولو زور زحمة بلا شو زور مشغول الإمام أبو حنيفة يا كم بازرقان وزانا يجورب وأعقلي زماني خويتي لك الله شيء إن شاء الله صدرك عاد نيجك على بخلق بدرو وصف سناي منك واجعل لي لسان صدق في الآخر خد دو جور مدح إنسان زي مدح أكره هيك نكلو بلام أجر مدح كره بشتي كتياتي زور جوري بوي أبيني أفرمي واجعل لي لسان صدق في الآخرين أي باش أجر كسك مدح كره لبردم خويا طبعا لما زور مدح من هي ولا دواء خوته لباش خوته كان شيرين إنسان خوي بمره لدواء خوي باسكري يعني سيما بير كانوا إمام مثلا إمام الشافعي إمام مالك أمبيا وقولا إمام أحمد چەندین ساڵە ئەمانە ڕۆشتون ئێستا خەڵک هێشتا ذیکریان ئەکا و باسییان ئەکا شێخی گەیلانی کە ئیبن تەیمیە فەرمێ ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ تاکە شێخێک هەموو عولەمای ئومەتی ئیسلامی لەسەری متتەفیق بن لەسەر فەضلی لەسەر گەورەیەتی لەسەر کەرامەتی لەسەر علمی لەسەر تەقوای لەسەر وەرعی شێخی گەیلانیە حتا ئەمڕۆ خەڵک باسی ئەکاوە باش ئەوەیە وەجعل لي لسان صدق في الآخر چەند شیرینە ئینسان ئێرە کە بەجێ ئێهێڵێ زمانە ڕازگۆکان بە دوایە وەصف و سەنایەکەن چەند کەس هەیە مەسەن لە باو باپیری ئێمە خەڵک هەر بە باشە باسیەک چەند کەسێ لە عولەمای گەورە خەڵک بە باشە باسیەک هەموو ئەمانە ئەم بە باشە باسکردنانە بەڕاستی فەضیلەتێکی زۆر گەورەیە بەس باشە من چی بکەم ئەگەر لە ڕووی خۆمان مەدەح کرا طبعا دوعامان هەیە فەرمایشتێکمان هەیە کە پیغمبری خوا صلی الله علیه و آله وسلم یەکێک لە هاوڵانی فێر کرد فەرمووی بڵێ اللهم لا تؤاخذني بما يقولون خوایان
نەمگری عقوبەم نەدەی بەهۆی ئەم قسانەی کە ئەمان ئەیکەن. باشە لەو مستەوایە نەبووم و ئەمانەش هەر هەموو بە باشە باسم ئەکەن. واغفر لي ما لا يعلمون. خوای لێم خۆش بە بەخوا سڕێکم هەیە ئەمان نایزانن، خۆ ئەگەر بزانن. قحطانية فرمي فوالله لو علموا قبيح سريرتي لأبى السلام علي من يلقاني. قسم أخوة أجر خلق بزان جير سرم شيتيا جير بشتي كم شيتيا نهيني من شيا لأبى السلام علي من يلقاني. هشكس بيم أجاب أخوة السلام لنا كبشتم تيا كراك. أخوة ستري كردي والله واغفر لي ما لا يعلمون. أخوة إيجان لا تؤاخذني بما يقولون. أما يك أمان أيضا أم قصانا كأيكن إلهي دعوة اللي أكن بقوري إخوات لسر أما عقوبة مدى واغفر لي ما لا يعلمون. خواجان أويك أمانا نايزانا ليم خوش به تو سترت كلمة بيش شاي آن من الشيرين كردوا سهم كلمة وجعلني خيرا مما يظنون. أو دعاء الزور كبير خوايا وهام لي بكي باشتر بم لوي أوان كجمانا بي أبن لجمانا كباشتر بم زور أو حالي جورية إنسان بيت خلق جماني بيبري أم لجمانك خلق باشتر به خلق بلن دور كعشون يرجك أم داي كرده زي ما تشن جورية تشن فضيلتك زياد خويا باشترم كلوي كأمان لجماني أنا هيا شو جماني إنسان كان برامبر بإنسان زور نعمتي شي جورية كخلق جماني باش بيبري جماني خراب بينب تصور كإنسان أجر جماني خراب بيبري تشاكش كخلق بخراب لسري حسابك والله جاري تشاكا كي خلق بخراب ليكي أداته وتشكبو الظن برامبر الظن كي باجني دوستكم هندي هلاي كردبو دوائي توبي صادقاني كردبو زور كلا مجالس شاء أيان شكان دو يكي قصي يكي أكل أيدا للضلي أو أنا زور خفتم بي أخوار كأنبيني أو بلا تشاو سيرم أكل هستم أكل يسر رنجي تيكس دو الرجل بيوم مدوتم تخوا قردني أم خلق آزاك جاري واشتيك أدن للضلة تشتيك أو أكن والله همو جاري أو كلمات أنا كبران برم الله ناخم زور أسودي الله مخويا سباز بوتو عقوبة خصوصا إيرا ليرش شر مزار مكي ليش شر مزار مناكي شكو خوم أزان بيني خوم وخواتنا يكزر رجوم لين يا بابا اسم كان قيناك وخوهم أن آزادا حقيش يعني شكو من هلبوم من جماني أوان قوريو بران بربخوم بو إنسان جاري ويا سبحان الله طاعتك كابو خوتيك كشي خوي قرر جمانك باج لنا إيمان دارنا برامبر بتو دروسك بوي أم ظني إيمان داران بتو زور صفتك جوري أبي زور أقاد لي أبي زور حفاظي لسركي اللهم اجعلني خيرا مما يظنون خويا وهم ليبك زور باش تربم لويك أم إيمان دارنا جمانا بيبان أما باشا كيتي كابو بشك لمدحي إنسان هي زور باش بشك هي مذمومة لإنسانه أبيش أنواع آفات لإنسان لخو أجري درجاي حسد لإنسان أكاتو درجاي درو أكاتو لإنسان وهاي ليه مثلا أجر كسي مدحي كان أمبينا خوشة حزك أو مدحي كبو أكره أيش بو أنبت طبعا الإنسان ظلمك زور سيدي هي لبابتي معنويتها برواك أيها شيء معناه الدنيا لأخويا كوي كاتو إبيكو نابتو بۆی تووشی حەسەد ئەبێ ئەگەر خۆی ئەهلی ئەوە نەبێ کە مەدەح کرێ هەر کەس لە پەنایە مەدەح کران پێ ناخۆش. تەسەور کە لە مەسەلەی مەذمومیەتی باسکردنی باڵێ مەدەحکردنە ئینسان ئەگاتە حاڵەتێک محاولە ئەکات درۆکە بۆی خەڵک مەدحیکە یا هەندێ درۆی عەمەلی بکە عەمەلی لە پێش چاوی خەڵک باشە جۆرێک عەبداتێک تا خەڵک باسی بکە لێرە ئیتر ڕیا دروسە بێ ئەگەر لە ئەسڵا تۆ کردەوەیەک ئەەکەی عولەما ئەفەرموون ئەوە کردەوەیەک ئەەکەی ئەچیتە ناو مزگەوتەوە طبعا لە ناو مزگەوتە نوێژەکەت جوانترە تا ماڵ هەر خۆی جوانترە موقعەکە مناسبەکە وها باشترە بۆیە ڕەحمەتی خوا لە شێخ بن باز بێ قسەیەکی زۆر جوانی هەیە لەو بابەتە ئەفەرمێ ئەگەر چوویتە شوێنێکەوە تۆ مەسەن بە حیاتی شەو نوێژە نەکردو چوویتە ماڵێکەوە حەزێک کرد شەو نوێژکی ئەڵێ مەترسە لە ڕیا لەویا بەرەکەتێک هەیە كتوه لأكاشون يشكي نقرية طبعا أو قصة زور قصة عظيمة هاي مثلا توأشي تمزجوتك وسنة نكردو حل خدو حزكي سنتك حزكي الدنيا ذكرك بيكن نشي بلي والله الرياء ما دام بيشترنا قلنا يكن برو بيكن أو فرصتي إخوة أو النفسيك هناسيش الرحمة بوتو إن لله نفحات إخوان نفحات رحمتي زورا ويش كلا نفحاتك
بۆیە ئینسان ئەلەوێ دەرگای ڕێای لێ ئەکرێتەوە بیەوێ خەڵک باسی بکە بۆیە کردەوەکە بکە نا کردەوەکە بکەی و خەڵک باسی بکە هەموو ئینسانێک تەبعی ئەو هەیە بەشێکە لە تۆ حەز ئەەکەی خەڵک بە چاکە باسی بکە سەیری منافقەکان کەن لەم ئاەتە پیرۆزە خۆی گەورە چۆن باسییانەکە طبعا منافقەکان لە غەزوەی تەبوک دواکەوتن نەچوون بۆ غەزوە کە هاتنەوە دەستیان کرد بە درۆکردن عوزریان هێنا هەر یەکێ عوزرێکی هێنایەوە ئەمانە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر نەرم بۆ لەگەڵ منافقەکانە هەرچی عوزرێکیان تۆ قبوڵی کرد یعنی بڕواکەن عوزری وها سادە و ساکەر هاتووەتە ئەو خۆشەویست قبوڵی کرد بۆی نیفاقەکەیان دەرنەکرد یەکی هاتووە توێتی وەڵا کاکە خۆم نەئەگر بەرامبەر بە کچانی بەنی ئەسفەر خوا بەهاتمایە لەوێ تەماعمتی ئەکردن تووشی زینا ئەبووم و ئەوان تقەی ناکە یەکێتر هاتووە ئینە بیوتەنا عەورە بەخوا ماڵەکەم شپرس بوو کچم هەنوو ئەمانەوە ئیتر عوزرێکی بۆ خۆی ئەدۆزیەوە خۆ عوزر زۆرە ئینسان بێوێ ئەوە بکە یەکێترە هاتووە نەمبوو یەکێترە و فریانە کەوتم خۆم گورچکەم و ئەمە چەندێ مانگێک زیاتر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێشتر وتوێتی خۆتان ئامادەکەن هەر یەکێ بە عوزرێک باشە ئیلا دە سەحابە نەبێ کە بەبێ عوزر عندي الرواية 9 صحابة لخدمتي بيغمبر صلى الله عليه وآله وسلم عندي كان خوان بستوى بكوالك كان ينو مسجوته وتان حتى بيغمبر صلى الله عليه وسلم ما كاتو خما ناكن كان بعذر عندي كتير لو أنا خوش أنا بستوى هالروي أنا وسنا مجلس وعلى الثلاثة الذين خلفوا بلام سبحان الله أم منافقان كأو عذر يعني هنا وهيج بيوشان لخصة كان أبو نجات يعني أبو إن جادس يعني كرب قصة زل كرد وبخوا أجر أشوم بو جهاد أهوا ما كردو أهوا ما كرد إخلكش بارك الله يعني بوكا بوي لم آية بيرزا سبحان الله باسي أوانا أكري أفرمي لا تحسبن الذين يفرحون بما أتوا زوري أم بيخوشك أو كاريك كردو يعني ونشون بو جهاد ونجات يعني بو ويحبون أن يحمدوا بما لم يفعل زۆریان پێخۆشە خەڵک مەدەحیان کا بەشتانێک کە نەیان کردووە حەزەکەن خەڵک بە باشە باسییان کە لە کاتێکە باشەکەی نەکردووە فلا تحسبنهم بمفازة من العذاب وحساب نەکەی کە ئەمانە ڕزگاریان بۆ لە عذاب ئەبەدەن ئەمانە عذابە خۆن لەسەر ئەو حاڵەتەی کە پێیان خۆشوە مەدەح کراون بە شتێک کە نەیان کردووە بۆیە لەگەڵەوە مەدەح زۆر باشە هاندەرە بۆ ئینسان چاکە بەڵام بێ ئاگات لێ بێ مەدەح وهات لێ نەکە باشە شتانێک کە نەت کردووە دڵ بەوانە خۆش بکەیت دەی بزانە سەیری ئەم فەرمایشتەی پێغەمبەر کە صلی الله عليه وسلم ئەفەرمێ من سەرته حەسەنەته وساءته سەیئەته فهو مؤمن ئەگەر کەسێ پێی خۆش بێ حەسەناتەکانی خۆی پێی خۆش بێ گوناه و عیبەکانیشی پێ ناخۆش بێ طبعی هەموو ئینسانە ئەفەرمێ فهو مؤمن و علامەتی ئیمانە تۆ جوانەکانت پێ باشە ئەمانەی تریشی پێ ناڕەحەتە پێت ناخۆشە خەچێکە ئەو بەشێکە لە ئیمانت علامەتی ئەوەیە المؤمن إذا مدح في وجهه رب الإيمان في قلبه أما رواية ضعف كتير أفرمي أجر كسي إيمان دار مدح كرا إيمان الزياد أكا نتوشي الريابة باشا أمدو كلمة زور جوازة باشا أجر احتمال إنسان توشي الريابة ضلك الله إخوة لا أتشي والله إيمان دار كاتي مدحي أكن أي خو إصباز بوتو أي بكان داشاردو كل أم خلق نام بين يا إلهي خجالتم لبردم ديواني تويا أي خويا لسر أمش سباصد أكم كمند وهالك لسر زماني خلق شيرين وهالك اللي بيشتريان جوان بم أوج بنعمة سيرك رب الإيمان في قلبه إيماني برزبته بم كأبغ صفتك زور قوري لفرمايشتي ترى بيغمري خاص الله عليه وسلم بشخرابك كإنسان تأثيري لبك برو خرابي بره اتر شاوي زماني خلق بين خدا نبيني لكاتي مدحا أفرمي كاتي يشي لها والان كسي كتري مدح كر فرمي قطعت عنق صاحبك مليت قرتان بوشك توشي خرافت كرت بويا أو كسي كوا دام زراوة كاتي كمدحي أكي ثناء أكي خوي لنا أقوري بلكو طواوي دلي بيوستبي بخوا إن جاء أزاني أم خواتشن برحمة لقليا أم هاتو بكولي قناها باش أم خواهي هشتا جواني كان لنا خلقا بلا كردت عيبا كان الشهادوت ستري كرد أنا ستري خواجة لجاو النبي إما هل قال لك أبا خواهي سنة توين دانيش
دەتوە تەسەوور کە ئەم سەترە جەمیلەی خوا جەل جەلاوە. بۆیە ئینسانی ئیماندار کاتێکە بەڕاستی باسەکرێ وەسفەکرێ سەیری خۆی کە ئەگەر خۆی لێ گۆڕا ئیتر ئیشی کرد بۆی خەڵک باسیکەن ئەو خەتەرە، ئەبێت لە ئیمانی خۆی بترسێ. خەلەلێک هەیە لە عەقیدەیە لە ئیمانیە، بەڵام کاتێکە وەسف و سەناکرا ئەو خودای بینی لەو کاتە، ڕەحمەتی ئەوی بینی، سەتارێتی ئەوی بینی، خۆی بە شەرمەندە زانی لە بەرامبەری ئەو ئیمانی بەم کەلیماتانە زیابوو کە خەڵک ئەوە نیشانەی ئیمان، ئەوە نیشانەیە مەدەح نایگۆڕێ. باش ئەوە نیشانەیە مەدەح هاندەریەتی بۆ کاری چاک، نەک وهای لێ بکات لە ڕێڕەوی خوا ناسی دەرچێ بۆ ڕێڕەوی عەبد ناسی. ئەو کەسەی کە فاضیل و گەورەیە پێی ناخۆشە سەنا بکرێت لە ڕووی خۆیە، ناڕەحەتە بەوەی کە کەسێک بێت ڕوو بە ڕوو باسی بکە، بەڵکو ئەگەر باسی کات وەسیفەتێکی باسکە کە لە ئەمانە بێ زۆر جوهد ئەکا هەتا وەکو ئەو سیفەتە لە خۆیە بێنێتە دی، بۆی خەڵکی ئیماندار نەکەونە ناو درۆ. فەرموویان بە یەکێکی حەکیم چ شتێک زۆر باشە، چ شتێک کە باش نییە بوترێ لە کاتێکە حەقە حەق، ئەخە شتێکە حەقە بەس نابێ بوتر. فەرمووی ئینسان مەدحی خۆی کە، ئاخر خۆی ئەگەر چاکەی کردبێ خۆی لە هەموو کەس ئەولاترە بۆی مەدحی خۆی کە، ڕاستیش ئەکە بەڵام خراپە مەدحی خۆی کە، نابێ ئەم حوسنە بکە، نابێ ئەمە بڵێ، نابێ ئەم جەماڵەی خۆی دەریخە، ئەبێت دوعاکە خوا لەسەر زمانی خەڵک دەریخە. طبعا ابن جوزی سبحان الله قسەیەکی هەیە زۆر عەزیمە، ئەڵێ سێویستم دەلیل لەسەر وجودی خوا بدۆزمەوە، ئەڵێ سێرم کرد بە ئەندازی لمی ناو سەحرا دەلیل هەیە لەسەر وجودی خوا، ئەڵێ بەس لە هەمویان سێرتر شتێک بوو بەلامەوە، ئەڵێ ئەچی لە پەنهانە، زۆر لە پەنهانە عەبدایەتێک ئەکەیت کەچی دوایی خەڵک باسیەکە، ئەڵێ هەر بەما زانیم خدا وجودی هەیە، چونکە کە من کەس ئاگای لێ نەبوو عەبدایەتێکم کرد سێرەکەم لەسەر زمانی خەڵک. دۆستێک باسی شەونێژی ئیماندارێکی ئەکرد، وتم باشە تۆ قەت بینیوتە؟ تی نەوەڵڵا، تۆ قەت بینیوتە ئێستا ڕۆژێ لە ڕۆژان شەونێژی کرد بێ شەوێ لەگەڵ یا بووی سەفەرەکە؟ وتی کورە نەوەڵڵا. باشە چۆن باسیەکە؟ تی وەڵڵای خەڵک هەمووی باسیەکە، ئەمەش باسیەکە. تو باشە خەڵک بینیویانە؟ کورە وتی دەچوو زارە تۆ وردی بەکەرەوە، قسەکەشی تەواوە. ئەو بەتەنها لەگەڵ خوای خۆیان لەوێ ئەیکە خوا لێرە ئیخات سەر زمانی خەڵک. ئەبوو حەنیفەیەک بەتەنها چەند ڕکاتێک شەونێژەکە لە هەندێک ڕوایەتە هەشت خوا سەد ئەخاتە سەر زمانی خەڵک. بۆیە ئیبن جەوزی ئەفەرمێ ئەبەمەوە زانیم کە خودایەکی زۆر حەق هەیە، زۆر بە دزی شتێک ئەبەخشی لەسەر زمانی خەڵک ئەیبیسیتەوە. والله جاری وە هەیە ئەتەوێ سەدەقەی بکەی کەس نەزانێ تەک بەسەر زمانی خەڵکەوە ئەیبیسیتەوە. ها فەرمایە شتەکەتان هەموو بیستووە. کەسێک هاتووتی والله ئەم شەو سەدەقەیە ئەکەم ئەبێ کەس نەیکرد. وتی چی بکەم کێ دەی وتی زۆر باشە ئەچمە ناو بازار، کیسێ پارەی هەبوو هەڵی گرت، چوو سێری کرد، پیاوێکی بینی تی بەخوا چاکە ئەم پیاوە لە بن ئەم دیوارە دانیشتووە فەقیر و بەخوا دیارە فەقیرە پێیدا. بەیانی بوو بە دیعایە لە ناو شارە خۆی بیستیە، وتیان والله ئەم شەو فڵانە کەسی دز لە بن دیوارێکە دانیشتووە دزی بکە، پیاوی کیسەیە پارەی داوت. باوکە ڕۆدەوەرە تازەوەڵ الحەمدولله عەلا سارقین، خوایان حەمد بۆ تۆ لەسەر چی؟ لەسەر ئەو کەسێکی دز پارەمدا چی بکەم؟ وتی بەخوا لە ناو شارە خەڵک فێڵبازە چم بۆ لادەکەن وە دەوروبەری شار، کیسێ پارەی هەڵگر شەوی دووەم و ڕەش چوو لە ئەخیرە سەیری کرد پیاوێک بەو نیوەشەوە خەریکی ئیشکردنە، تی والله ئەمەیە پیاوە مستحەقەکە، پێیدا و گەڕایەوە بەیانی هاتەوە سەیری کرد لە ناو شارە دیعایە تیان فڵانە کەسی دەوڵەمەند ئەم شەوە چووە ئیشی کردووە ڕەزیلی چروکە کابرای کیسەیە پارەی داوت. خۆی سپاس بۆ تۆ لەسەر دەوڵەم چی بکەم؟ ئەڵە جاری سێم وتی بەخوا ئەم شەو عیلاجیەکەم، وتی بەخوا پیاو فێڵباز نەچم بۆ لای ژنان ئەچم پارەدەم. چوو گەڕا وڵا پیرەژنێکی بتوینی لە شوێنێکە خۆی ئەوە کردو پەچەوشتی ئەو بەخۆیە، تی بەخوا من لە فەقیریاتۆ دەرەوە کیسێ پارەی دایە، بەیانی دیعای بڵاو وتیان فڵان کەسی زیناکار چوو بۆ زینە لە ڕێیا پیاوی کیسێ پارەی دایە، تی خوا بەخوا پارەم نەما چی بکەم؟ ئەفەرمێ جبرائیل عەلەیه سەلاماتە خوارەوتی خوا هەرسێکیان لێ قبوڵ کردی و هەرسێکیان تەوبەیان کرد، ساریقەکە تەوبەی کرد، دەوڵەمەندەکە دەستی بە بەخشین، ئافرەتەکەش لەبەر نەبوونی خەریکی ئەو کارە بوو. خوای گەورە هەرسێکیانی بۆ هەمووشی خێرەکە بۆ تۆ. تەسەوور کە بە نهێنی ئەبەخشی بڵاو ئەبێت،
بنهێنی عەبدایەتیت کردو بڵاو ئەبێت بنهێنی صادقی لە بینی خۆت و خوا لەسەر زمانی خەڵکە سەردەکە. بۆیە ئەفەرمێ خراپترین شتێک کە ئینسان حەقیش بێ بڵێ ئەوەیە خۆی بۆ خۆی مەدحی خۆی کە پێویست ناکە تۆ کاری چاکەی خۆت کە لەوێ مەدحت دەکرێت. بەتاتی ئەمڕۆ ئەم تۆڕە کۆمەڵایەتی ئەم شتانە سبحان الله جاری وا هەیە باشە سڕێکت هەیە بینی خۆت و خوا تۆ خۆت ئەتەوێ ئینتیشاری پێ بکە دەلێ گەڕێ خوا خۆی بڵاوی ئەکاتەوە کارە خێرەکەت کە و لێ گەڕێ وازی لێ بێنە خوا خۆی دەرو ئەکاتەوە بە قەدەری پێویست نەبێ ئەبێ ئینسان زۆر ئاگەی لە حیفزی بێ لەو ئەعمالانەی کە ئیکە کەلیمەیەک هەیە بۆ شێخە گەورەکانی بەکارهێنا ئەڵێن قەدەس الله سره مثلا ابن القيم بۆ ابن تەیمیە بەکارهێنێ بۆ ئیمامی غەزالی بەکاریە بۆ شێخی گەیلانی بەکاریە خوا نهێنی ئەم کەسە گەورە بکە تەقدیسکە هەمومان کۆمەڵی ئەسرارمان هەیە بینی خۆمان و خوا ئەگەر هیچت نەبێ خۆ دەستنوێژێکت هەیە بە صادقانە گرتو خۆ غوسلێکت هەیە کەس ئاگای لێنەوە بە صادقانە کردوتە قەدەس الله سره خوا ئەم سڕەی بۆ گەورەکە هەر ئەوە نەخوا گەورەی کرد یەکسەر ئەبیتە لەسەر زمانی خەڵک ناوی تۆ ئەبێتە کەلیمەیەکی حەق و ئەوتر بۆیە پێویست ناکە زمانی خۆت حەقەکەی خۆت بڵێ لێ گەڕێ بە خەڵک بێڵێ. معاویە طبعا پێوتراوە ئەحلەم و زمانی حەلیمترین کەسی زمانی خۆی ڕەزا و ڕەحمەتی خۆی لێبێ سیدنا معاویە جارێک بە پیاوێکی وتی کێ گەورەی قەومەکەی ئێوە وتی ئەنا وتی لەو كنته ما قلته خۆ ئەگەر من بوومایە لە جێی تۆ نەم ئەوت ئەنا کەلیمەی ئەنا خراپە باشە حتا با گەورەی قەومەکەەوە نەم ئەوت من گەورەکەیانم بەو شێوازە مامەڵام نایکە چکڵە شێوازی ئەناکەی دەرخستنی تیابوو. لێرە ئیشکالێ دروسە بێ کە ڕاغیب بۆمان حەلەکە ئەفەرمێ ئەی باشە چی بکەین لە یوسف عليه السلام ئەڵێ اجعلني على خزائن الأرض إني حفيظ عليم سیڤی خۆی باسەکە باشە ئەڵێ من حەفیظم من علیم منی بەکارهێنا دوو صفەتی جوانی خۆی وت اجعلني على خزائن الأرض بمخەرە سەر خەزانەکانی زەوی ئەڵێ سەیری ئەم ئاەتە بکەن ڕاغیب اجعلني على خزائن الأرض بمخەرە سەر خەزانەکانی زەوی بۆ ئەوەی بیخەنە سەر خەزانەکان و ئینسانیەت ڕزگارکە هاواری کردوتی ئینی حەفیظ علیم ینی بە ئەندازی پێویست هەموو صفاتەکانی خۆی باز نەکرد بڵێ من پێغەمبەرم و تەعبیری خەوەزانم و ئاوا ئەەکەم و باشە وتی ئینی حەفیظ علیم دوو صفەتی وت کە بۆ ئەو کارێ ئەشە تەنها بۆی هانی مەلیک بدا لەسەر ئەو کارەدا بنێ ئینسانیەت ئیسفادەی لێ بکە و ڕزگار بن. بۆی ئەفەرمێ قەستی ئەو تەنها ئەوەیە تەنبیهێک بە بەرامبەرەکەی بدا لەسەر ئەوەی ئەم کە شایەنی ئەوەیە کە بکرێتە ئەم شتە گەورە بکرێتە خاوەنی خەزێنەکان بۆی ئەم دوو صفاتی خۆی ئەڵێ ئەگەر نە ئەو دوو صفاتەشی نەوت نەیوت کاکە من کەسە پاکەکەم ئەها من ئاوا ژنان هاتن وایان کرد و وام کردووە لە یە دوو کەلیمە حەفیظ علیم ئەو دوو کەلیمەش ڕەبتی بەچیە بەو ئیشەوە هەیە تەنها بۆ هاندانی مەلیکە لە بەرامبەر ئەو شتەی پێ عەتاکە. ئەفەرمێ شاعرێک پرسیاریان لێ کردووە وتوانە کاکە تۆ خەڵکی کوێی چیت چکارەی ئەڵێ عەزیز عەلەیە مەدحی لنەفسی زۆر بەلامەوە زەحمەتە مەدحی خۆم بکەم غەیڕە ئەنی جەشەمته للدەلال هاتووم جەشەمته یعنی زۆر تەکەلفم لە خۆم کردووە زۆر بە ناڕەحەتی بە زەحمەت التەکەلف على المەشەقە بە جەشمە بەوە ئەوترێ ئەفەرمێ زۆرم کردووە لە خۆم تەنها بۆی خەڵک بزانێ وهو عيب يكاد يسقط فيه كل حر يريد إظهار آلي والله عيبك أما احتمال كسي حر زور قورة بيبكوي أقل باسي إظهاري آل وخزم وكسوكار ونسب وحسب ونيقوي هارم برسكاتو تنها بو بيتان ألم كبرسياراني كل شوين وجيقة ومقامي خوي تنها بو بيتان ألم بوي بمناسن هر أو أنت دلال أو كسي كبرسيارة كابزانة من كم أقل ناس زور عيبة كاتك باسي خوم بكم بلا من آوام وآوام كوابو ليرا كرتو بخوت راغب وستي كومالا شد بو إيم الركاتو خودي مدحو ذم خراب نية أوا شوازي مقاصد نيتي مروفكان إيقور شوازي پروردن نبوني مروفكان إيقور أقر كسيكي قورا لحضوريا بيركنو مثلا حساني كوري ثابت لخزمة بيغمبر صلى الله عليه وسلم شعر الله بسر بيغمبر صلى الله عليه وسلم نهي لناك مدحمنك يا حسن مدحيك
حتى شاعرك لو الروايات قرسي ضعفي كتايا بانت سعاد ونفس اليوم متبول شاعرك هل لخزمة بيغمر صلى الله عليه وسلم يك شعري ود شعري كي ضل دارانا لخزمتي بيغمر صلى الله عليه وسلم ولي قول كرت باشا مدحيان كرت ثنايا كل حضوريا حتى لمسألة صلح حديبية أزانا كاتك يعني بير كانوا لو مشهد أبو سفيان وأنا الدين كسير أكن أفرمكات كانوا يتقاتلون على وضوئه طبعا وضوء لقل وضوء أجي وضوء يعني دزنيج وضوء يعني آوي دزنيج على الشر يعني أكل سر آوي دزنيجكي أي بيغمر صلى الله عليه وسلم بولو كاتا دزنيجي كرت بور قيدان أو بلا ماري أو كبدا أصحاب زياتر هولي عن أدا لفيش كافر كان باشا خو جورك لعظمتي بيغمريتي يا صلى الله عليه وسلم ولا بردم كافرانا بأبو شواز عظمتك يدرخن بوي خدي مدح خرابني خدي ذمج لخويا هر خرابني أو شوين ومقام ومأواه قوران كاري بسرعه هنا إما هموما كاتك من الله كان برورد أكين قتابة كان برورد أكين نابت تنها إما الزجر بكارين مدح ثناء بيهالدان أزن إنسان رحمتي خواه الإمام علي بيه أفرمي سبحان الله علم أوانده قوري أقر بكسي جاهل بلي عالم زور بيخوش طلي بيخوش أكريتو شكا بيوتراو عالم عليه هر أو بس أوانده بس بفضيلة علم قر هيتي تري نبي كسي جاهل زوري بيخوش كيفي بي ولا عالم دي ورتو مثلا خدي مدح سير كشتيكي زور باشا وإنسان دعابك باشا لدعا كاني راغبه يوم بيبلا أوانده ما أم زمن لمدح ترسابين يعني لو تل الدعاء عشان نبرم الله إخوة بخلق مدح ماك على كرة شو نبي مدح كري لحقيقته وتا إبراهيم عليه السلام يلا وهي أم بشال لما سلي مدحه حسم كري يعني توزي زيادة لسري بوستين كالراغب رضا رحمة الله بكطبيعتي خوي زورشتا كان بالتوفيق باسكا تشاكا كي باسكا خرابك هم ولا أنا لقل طبعي تويا أدوية شو أم لقل أو عالمي ديني فيلسوفي كي زور قوري أبو مروف ناسي مروفكت بي أناس يعني أما بشكل لإيما بشكل لطبيعة من بشكل لإرادة إيما بشكل لحب إيما بشكل لعشق إيما مسألة بي هالدا دي إنسان داوبك خوايان زماني مسلمان باش بيجر لسرم خوايا ظني مسلمان باش كبران برم دعايك هي كو تقسم لخزم هي زين العابدين كتابك بناء القلوب الضارعة دعاي زور قوريتي أي شيء لو دعانيك زور سودم لي ورقرتوها أفرمي اللهم اجعلني في عيني صغيرة وفي أعين الناس عظيمة خواهيان لبيش شاوي خوم بتشوكم كروا لبيش شاوي خلق عظيم وقورمك دعايك زور قوري إنسان دوابك طلبك خواهي بمخر السر زماني خلقي مسلمان إيمان داران شاهدين وبنا ما نهم فضيلة قورين دوام لذاتي باشي پروردگار خواهيان لد أبارينا ولد ألالينا وبرحمته بزي خود بكرمي خود عفو منك يا رب العالمين خواهيان تو خود أزاني إما قناهيكي زور من برس كردوتو بخوا شرمندين كاتيك دعا كان أكين بلان بخوا پروردگار أزاني كتو زور برحمي لقلمان زور بسوزي لباوك من لدايك من لهمو كسي زياتر بسوزي لقلمان بويا شرم ناكين دعا كان أكين هاوار هينين بولايتو لمن خوش عفو منك قناهي بأشكرا كردمان عفو منك قناهي بپنهان كردمان وكزن إزاني خواهي عفو منك قناهي لمو پیش کردو من عفو منك قناهي لمو دعائي كين وفرياي توبة ناكين عفو منك إلهي داوال لي أكين برحمتي خود ببزي خود لعمري خومانا لدعاء عمري خومانا بمان جرى لو كساني كإيمان داران بباشا باسيانك تو قوري خود شون عيبكان الشاردوينة يا إلهي أواج لمن خوش بيا أكرم الأكرمين بخوا پروردگارا أوان دعي بكان من زورا شرم أكين شاو كان من برسكين ووليتو بلام أزانين لو خوشبوني تو زوزو قوري أقر بأندازي همو دنيا إما خرابة برسكين وكاتي كتوبة أكين بأندازي همو دنيا برو بيرماني بلي خوشبون لي بردي دي لي من خوش بيا أكرم الأكرمين إلهي هيچ کەسێک نییە لە بەردەم دەرگای کەریمێکی وەکو تۆیە بگەڕێتەوە و ئێمەش ئەم شەو تەقەمان داوە لە دەرگای کەڕەمی تۆ یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت لێمان خۆش عەفومان کە بەزەیی بەسەرمانە ببارێنە ئیلاهی ئیمانمان دامەزراوکە یەقینێکی زۆر گەورە لە دڵمانە دروستکە
إلهي داوات لي أكين بقوري خوت برحمتي خوت ببزي خوت بأمتي بيغمبر صلى الله عليه وسلم قبول منك بخوا إلهي أجر إما هيش كردوي كي باش من نبي بخوا ظلمان بيغمبري خوش صلى الله عليه وسلم بروح أمان خوش بخوا إلهي لناخ مانا أمانوي السلامي وبنرين أمانوي الصلواتي وبنرين أجر شي شرمن دبين بلان بخوا پروردگارا بدل أو خوشويستمان أبت ديتو قوري خود صلاة وسلامي أمي بيبقين يا إلهي داود لي أكين بحبي ظلمان بو بيغمبر صلى الله عليه وسلم كرده وكان من لقبولك لما راضي يا رب العالمين إلهي أجر شي نيوجا كان من كرتوكال طاعته كان من بيكلك بلام أزانين تو كسل هوازا كان هر قبولك يما لم زمني فتنة وفسادا هانا من هنا وبلايتو أما نوي دين داريكين أما نوي خواناسيكين أما نوي لتونزيك بين ديتو بقوري خود لما راضي بين أجر شي إما السركشو دور لتوبين خوتو إلهي زور ببزي لقلمانا بما نقررون رحمن بيبك إلهي داوالي أكين برحمتي خود بكرمي خود بعفوي خود كرمي خود بسرمانا ببارنا إلهي أما جيسا بجنة يلين إلا لسرجم قناه من بورابي تو قوري خود لمن بورا عفو منك بزي بسرمانا ببارنا ظلمان آرامك رحمن آسودك يا إلهي داوالي أكين برحمتي وكرمي خوت بمغفرتي خوت يا إلهي برز من كر ولا خوت شون إما باسي تو من كرت باسي قوري تو من كرت شون إما خوشويسي خو من بوتو دربري يا إلهي لما لي على لنا وملائكة ذكر منك يكنا ومن بينا باس منك يا رب العالمين إلهي داوال لي أكين قرفتكان من شار سرك بخوا إما زور بحال لم زمنا يا إلهي هرچی شتێک مانەیە هەمووی بەرزەکەینەوە بۆ لای تۆ ئەی کەریم هاوارد لێ ئەەکەین هەموو ئەوەی کە ئەمانەیە پێمان عەتاکە ئەوەی بۆ دین و ژینمان باشە ئەوەی بۆ سەرزەویمان باشە ئەوەی بۆ ناو گۆڕمان باشە ئەوەی بۆ ئاخرەت و ساحەی مەحشەرمان باشە ئەوەی بۆ ناو بەهەشتمان باشە ئەوە بکەرە قسمەتمان یا رب العالمین ئیلاهی ئێمە کە ڕووی کوێری ئەم زەمەنە و زەمینە هانامان هێناوە بۆ لای تۆ دەستگرۆییمان کەی یا ئیلاهی مەمان دەرە دەستی خۆمان ممان دردسي شياطين ممان دردسي نفس من إلهي ممان دردسي شهوات من ممان دردسي شبهات من تخذ سرپرشتي من كيا أكرم الأكرمين يا إلهي قد سپارده لايتو زايا نبوا همو سپارده لايتو پارزرا بوا وإيماني خو من سپارده تو کرد وعقيدي خو من سپارده تو کرد وتوكلي خو من سپارده تو کرد يا إلهي وهاتشي نعمەکانی تۆیە بەسەرمانەوە هەموومان سپاردەی تۆ کرد ئیلاهی ئەولادەکانی خۆمان سپاردەی تۆ ئەکەین دایک و باوکی خۆمان سپاردەی تۆ ئەکەین براو خوشەکانمان سپاردەی تۆ ئەکەین خزم و کەسوکارمان سپاردەی تۆ ئەکەین ئیمانداران سپاردەی تۆ ئەکەین ئومەتەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم سپاردەی تۆ ئەکەین هۆ ئەو کەسەی قەت سپاردەت زایە نەکردو ئێمەش زایە مەکە یا ئەکرەم الئەکرەمین ئومەتەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم زایە مەکە یا ئەرحەم الراحمین يا ربي خويا ومن بحال ومال مال دارك ومن بمنال منالي بعطاك ومن بمنال منالك أن يصالحك ومن كم رزق رصي حلالي زيادك ومن نخوش الشفاء ببنيره يا إلهي ومن ضلينا آرام آرامك ومن مالنا آرام آرامك إلهي قرفتكاني خو من هموي برزكين وبلايتو إما حيث من بينا كري لم زمانا غير ناسيني تو نبي هيش هنقابك من بينا ندري دي خوت يا إلهي سپرشتي مانك يا إلهي تو خود قبول منك تو خود لمن راضي تو خود ورمان قرا تو خود للصالحين أجمار منك يا إلهي داول لي أكين أم عبدانة هأل برخاتي تو جومان قرد دانشتين كوبوينوا يا إلهي هوار أهين بولايتو برحمتي خود دعا كان من قبولك خويا دعا كان من قبولك خويا دعا كان من قبولك خواه داوال لي أكين بو خاتي قوري خوت أم درسان بكرا نوري كي زور قورا بو جيان من بو ناو قور من بو آخرت من بو صاحي محشر من لبهشتا بخزمتي أم بيا وقورانا من بقينا يا أكرم الأكرمين آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواه قوري لقناهي مني شوي وجبوري خواه قوري لمن قبولك ومفوضني أظن